جوتیارەکان خەریکی گۆڵکردنن. گۆلی مەرەزە. ئەم جوتیارانە زەویەکانیان ئامادە کردووە بۆ چاندنی مەرەزە. دەبێت لەم گۆلی مەرەزانەدا بۆ زیاتر لە 5 مانگ ئاو بە بەردەوامی هەبێ. ئەو سا لە کۆتاییدا چەڵتوکەکە پێدەگات و دەبێتە برنج. دەما ئارزوهینی خۆمانە ئەیکەین بە برنجە زەردە و باشە. ساڵانە بەرهەمتان زۆرە؟ باشە لەخوا بەزیاب. ئەی لەو سعرەی لەو نرخەی کە ئیفرۆشن بە بازاڕە خەڵک داواکایی لەسەرە لێ رازین؟ باشە وەڵا کەس گلەی لێ نەبوو لە ئێمە. ئەی چی بە حکومەت دەڵێن؟ وەڵا دامان لە حکومەتەوە یارمەتیمان بات و ئاو سەیرێکی وەعزە بکات و ئازاری زۆری پێوابین. کارەکەتان چەند بەستەوەی کە نرخ بەرز کاتەوە یان بەستەوەی سەماتان ببنێت؟ وەڵا نرخمان بۆ بەرز کاتەوە هەم سامانشمان هەرەوێ پێویستە. چونکە بەبێ ئەمە ببێ عەزێر نابێت و ببێ مەسرف نییە. هەموو ژیرفانی خۆمان دەردێمە. جوتیارەکانی شیرەخان و ئەم چەمینێوان مۆغاغ و گوندەکانی تر دەڵێن دەکرێ بەرهەمی برنج زۆر لەمە زیاتر بکەین کە ساڵانە دەیخینە بازاڕەوە. ئەوان وتیان جۆگا ئاودێریەکانمان پێویستی بە نۆژەن و کۆنکرێتکردن هەیە. بەرهەمەکەمان ساغ نابێتەوە. باشە بەرهەمەکەمان ساغ نابێتەوە لە کاتێکە خەڵک داواکارێکی زۆر لەسەر برنجی خۆماڵی هەیە چولەی سێونی وەکات چولەی دوو لەسەر خۆمانەکەوی تا بەرهەم دێت. ئەی مەسەسا ئەو تراکتۆرە وتی من ئیشی 5 نەفەرەکەم لە ڕۆژ. ئیشی 5 نەفەرە ساعیشە و پیاوەی کات بۆ نمونات هەتاکو دۆنمی عەرز خۆشاکەیت تقریبان 150,000 کەوێت. پێشنیارت چیە بۆ حکومەت بۆ یارمەتیش برا جوتیارەکان بن؟ پێشنیارم بۆ ڕێوازخان بۆ ڕێوازخانە کە لەگەڵ هاوکاری فەلا سەرۆکی پەرلەمانەگە ڕێوازخان بیکە سەرۆکی پەرلەمانی تر هەموو شتێک بەدەستەوە. وەڵی هاوکاری گازمان بۆ بکە حەفارەمان بۆ بکە بە مەقسەدە و جۆگانەمان بۆ پاکات. ئێمە وەک فەلاح داوا ئەکەین لەوەی کە ئێمە چەند ساڵە ئێمە خەریکی فەلاحەتی وینین ئەمە بەڕاستی ئەمە جۆگەمان هەیە هەموو ساڵە بێ حەفاری بۆ بێنین. ئەم حەفارێش کاکە زۆرمان لەسەرەکەوێت ئەوەی ڕاستی بێ ئێمە حەز دەکەین وەکو سوسەکۆن بۆمان بکرێ بەچی منتۆ. عوسمان کەریم سوارە ئەندامی پەرلەمانی کوردستان و ئەندامی لیژنەی کوشت و کاڵ کە لەگەڵ جوتیارەکاندا بوو هانی دەدان بەرهەم زۆرتر بکەن دەڵێت ئاو خاکی کوردستان گەلێک لەبارە بۆ زۆرترکردنی بەرهەمی چەڵتوک. عوسمان سێدەری ئەندامی پەرلەمانی کوردستان وتیشی بەرهەمی کشت و کاڵی کوردستان نەوتی هەمیشەییە و دەبێ کورد لە جیاتی پشتبەستن بنەوت ئیدی دەبێ لە بەرهەمی کشت و کاڵی بکاتەوە. توانین بڵین بەرهەمی مەرەزە یا برنجی ئەم ناوچەیە بەشی ناوخۆکە؟ برنجی ئەم ناوچەی ئێمە و ناوچەکانی تری کوردستان لە ناوخۆی خۆمان زۆری زیاد ئەبێ نەکەم. بەڵێ ئەم برنجەی ئێمە ینی برنجێکە لەوانەیە بڵێم لەسەر تاسەری جیهاندا نمونەی کەمە. من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بیر لەوە بکاتەوە ئیسرادی ئەمە بکات بۆ وڵاتانی بنێرێت بۆ شوێنانی بنێرێت بۆ تایبەتی بۆ عێراقی بنێرێ بۆ هەموو ئەو دەوڵەتانی کەوا پێویستی پێ هەیە. داوامان وایە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها وەزارەتی کشت و کاڵ گرنجێکی زۆر بدا بە براجوتیارەکان لە هەموو بوارەکاندا و بە تایبەتیش ئێستا کە وەرزی چاندنی مەرەزەیە کە بە خۆشحاڵیەوە دەبینین زۆر وەسائلی تازە پەیدا بووە بە جیاوازی لەگەڵ ساڵانی پێشووتر بە تایبەتی ئێستا گۆلەکان بە تەرەکتۆر بە شێوەیەکی کەتووی هەڵدانەوەی گۆلی مەرەزە وەکو ئەوەی کە بینیمان و بیشان مادرا شتێکی زۆر پێشکەوت و باشترە. بە ژیانکردن لەگەڵ جوتیارەکانی هەردوو گوندی مۆغاغ و شیلەخان لەم دەشتەدا کە لە پشتی منە وەکو ئێوە وێنەکانی ئەبینن تێگەین بەرهەمی ناوخۆ چەند کەرەسێکی گرنگن بۆ پشتبەستن بە بەرهەمی خۆماڵیانەی خۆمان کە ئەوە سەرمایە و داهاتی نەبڕاوەیە کە کشت و کاڵ و نەوتی هەمیشەییە. عوسمان و بەکرگەلی کوردستان دەشتی مۆغاغ.